وأرواح شواز زياتر فرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەچاوی خۆمان دەبینین. بۆیە فەرموویان ئەی پێغەمبەری خوا ئەگەر زەمانێوە هات خەڵکێک لەگەڵمانە بۆ وعد و عودی زۆریدا پێمان پاشان کە یەک لەو پایەی خۆی درۆی کرد و لە ڕووجەنابتان لەگەڵ خەڵکا و خیانەتی کرد مەسلحەتی خۆی پێشی مەسلحەتی خەڵکی دانا لەو زەمانەدا چی بکەین ئێمە؟ ئەبێ وشیار بین موسڵمان عەزیزەکان ئەوەی کە پێغەمبەری ناودارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بۆ دنیا و بۆ قیامەتمان سەرفراز بین ئەبێ بە قسەی بکەین لەگەر وا نەبین ئەو کاتە ئەبێ لۆمەی خۆمان بکەین. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم تأخذون بما تعرفون یەکەمیان دووەمیان فەرمووی وتدعون بما تنكرون وتقبلون على خاصتكم وتعلمون فرمي وتدعون أمر عامتكم يا وتذرون أمر عامتكم بدو روايات هو أم حديثنا هاتولاي صحيح ابن ماجه رضا رحمة خير وهاتول رواية يترجدا ابن داود رضا رحمة خير أم شواري فرمو بيغمرين أفضل صلى الله عليه وسلم أجينا سريا كميان تأخذون بما تعرفون يا كميان أوي كدزاني أوي أزاني لحلال ولحرام أوي أزاني لشاكة وباشا أوي دزاني كسي صادق ورازقو أوي كدزاني كسي كيشاكة شاية كيشاكي بوبدا وأوي شي كبيرة لا شاكة تسكي بيوبدا هرشن يكمده مسلمان عزیزەکان جنابتان هەر کەسە بە گوێرەی خۆی بە تەمەنی خۆی ئەزانێ چی چاکە و باشە، ئەزانێ چاکەکان بەلا بنا و خراپەکان بەلا بنا. ئەوەی کە نازانێ خراپە و چاکە لە یەکجیاکاتەوە تەمەنی منداڵە، باوەڕ نەبوو، دوو لە ڕوو جەنابتان عەقلی تەواو نییە. ئیلا ئەمانە نەبێ غەیری ئەمانە ئینسانی کامڵ مرۆڤی کامڵ دەزانێ چاکە و خراپە کامەیە. پێغەمبەری خوا پێمان دەفەرمێ ئەوەی چاکەیە دەزانن دەستی پێوە بگرن، دەستی لێبەر نەدەن، نەکەونە دوای خەڵکی خراپ، لەگەڵ خەڵکی خراپان مەبن، لەگەڵ ئیشی خراپان مەبن، لەگەڵ کاری خراپان مەبن. ئەمە پێغەمبەری خوا وەسیەتمان پێ دەکات. ئەوەی چاکەیە بە عموم بە عام باس دەکەین، هەموو ڕێگاکانی چاکە ئەوەی ئەزانی و ئەوەیشی پێتە دەستی پێوە بگرە. پێغەمبەری خوا فەرمێ لەم زەمانی فیتنەدا دەرباز دەبی تیایدا، سەرکەوتوو دەبی تیایدا و ڕێگاکە دەدۆزیتەوە کە ڕێگای ڕاستەقینەیە.